گەنجێکی دانیشتووی گوندی دەرهۆڵ لە دەڤەری برادۆز کتێبخانەیەکی خەنجیلانەی دروست کردووە کە نزیکەی 300 کتێب لەخۆ دەگرێت. وەک خۆی دەڵێت ئامانجی لە دانانی کتێبخانەکە خزمەتکردنە بە خوێنەران و ڕۆشنبیرکردنی گەنجانی دەڤەرەکە، بەڵام لەلایەنە پەیوەندیدارەکانی ناحەیسیدەکان ڕێگای پێنادەن کتێبخانەکە بکاتەوە. دەڤەری برادۆز ماوەی 2 ساڵ ئێمە کتێبخانەیەکمان دامەزراندووە، چەندین جار سەردانی بەڕێوەبەرایەتی ناحەیسیدەکان و وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانمان لە هەولێر کردووە. ئامانجی ئێمە لە دامەزراندنی ئەم کتێبخانەیە برەودانە بەلایەنی ڕۆشنبیری و زیاتر بەرەو پێشچوونی سەقافەتی گەنجانی خۆمانە لە ناوچەکەدا. و ئێمە داواکاری لەلایەنی پەیوەندیدار هەرچی زووە مۆڵەتمان بدەن و چیتر ڕێگریمان لێ نەکەن کە بەداخەوە بەرپرسانی ناوچەکە تاوەکو ئێستا ڕێگریمان لێ نەکەن لەوەی ئێمە دەرگای کتێبخانەکەمان بەڕووی خوێنەراندا بکەین. قوتابیانی ناوچەکەش کردنەوەی کتێبخانەیەکی وا بە گرنگ و پێویست دەزانن بۆ ئەوەی سوود لە سەرچاوەکان وەربگرن لە قۆناغەکانی خوێندن. کتێبخانەکەش هۆکارێکی باش دەبێت بە تایبەتی بۆ قوتابیانی زانکۆ کە ناوچەیەکی دوورەدەستە و سەرڕای ئەمەش لە زۆربەی گوندەکان هێڵی ئەنتەرنێت نییە. من وەکو فێرخوازێکی زانکۆ کردنەوەی کتێبخانە لە ناوچەیەکی وا دوورەدەست خاڵی لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بەکارێکی گرنگ و پیرۆزی دەزانم و بگرە بە پێداویستی هەر سەرچەکانی دەزانم، چونکە فێرخواز لەم ناوچەیەکی وا دوورەدەست دەتوانێت بگەڕێتەوە ئەم کتێبخانەیە و سوود لە سەرچاوەی کتێبەکانی وەربگرێت. ئێمەش لێرەوە هەوڵماندا بۆ ڕزگارکردنی گوندێک و ناوچەیەک و دەڤەرێک و هەروەها ئەگەر بکرێت ڕۆژێکیان وڵاتێک لە ڕێی کتێبەوە ڕزگار بکەین لەو ئاسێکە تێکەوتووە، لەو بارێکە تێکەوتووە بۆ بارێکی نوێ و باشتر و پێگەیشتووتر. ئەوە پەیامی ئەم کتێبخانەیە، کتێبخانەی کۆچارە بۆ هەموو جیهان و بە تایبەتی بۆ دەڤەر و وە گوندەکەمان. بەپێی نووسراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ڕێگا بەو گەنجەدراوە کە کتێبخانەکەی بکاتەوە. داوا لە بەرپرسانی برادۆستیش دەکات ڕێگەی پێبدەن کتێبخانەکە بکاتەوە، بەڵام تاوەکو ئێستا ڕێگای پێنەدراوە و چاودێرانیش دەڵێن بە هۆکاری سیاسی پارتی ڕێگری لەکردنەوەی ئەو کتێبخانەیە دەکات. پەیام لە ڕێگای بەدواداچوونیەوە لە 18 مانگی سێ ویستی هۆکاری ڕێگریکردن لەکردنەوەی کتێبخانەکە لە نزیکەوە لە ڕێگای بەڕێوەبەرانی ناوچەکە و خاوەنی کتێبخانە بزانێت، بەڵام لە بازگەی ئاسایشی سیدەکان ڕێگری لە تیمی پەیام کرا بچێتە ناوچەکە و لەو کاتیش لقی سۆرانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئیدانەی ئەو ڕێگریەیان کرد. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.